دیزانێ هەمیشە ویستومانە خەدمە دەست ڕەنگینەکان بێ و بناسێن بەتابەتی و خانمانەی کە لە ماڵەکانی خۆیانە بۆ توانە و بەهرولی هاتووی کە هەیەنەوە بۆ کەسانی کە لە بەردەستیانە کارێکی جوانەکان و بێگومانکاری دەست ڕەنگینیش باخێکی زۆر گرنگی هەیە بۆ پێی کە سەلیقە و توانای کەسەکەی پێوە دیارەوە ماندووبوونی کەسەکەی پێوەیە و لە هەموو جیهانیشدا ئەم بابەتە دەستیانە زۆر زۆر گرنگی پێدەدرێ و خۆشبەختانە لە کوردستان زۆر کەس کردویانە بە پیشەی خۆیان لە جیاتی کە بۆن لە ماڵەکانیان بچنە دەرەوە کاتێکی زۆر بەدەوامەوە بەسەربرن ئەتوان هەم کاربارەکانی ماڵی خۆیان هەم خێزانەکەیان لەگەڵیشیا ئیش بکەن لە ماڵەکەیان بێگومان دەستڕەنگینیەکانیش زۆرن ئێمەمانەوێت جۆرێکی تر لە دەستڕەنگینیتان بناسێنین کە حەزەکە میوانەکە خۆی قسە بکە دەچینە لێ خاتوو ڕێژین حسێن دەستڕەنگین کە ئێستا لە ستۆدیۆ ڕاستەخۆ لەگەڵمان ئامادەن خاتوو ڕێژین بەخێر بێ زۆر بەخێر خاتوو ڕێژین حەزەکەم سەرەتا باسەوەکەی دەستڕەنگینیەکە چیاوە چۆنەوە حەز خولیات بۆ دروست وڵا ئەم کاری من پێڵەن کاری پەنجنیدڵ دەرزی بە پەنجە پێی ئەڵەن وەکو قەڵەمێک بەکاری ئەهێنی کارێکی تازەیە لەم ساڵە بەس ئێستا زۆر بڵاوە خەڵک زۆر ئەیکات وڵایی من تقریبی دەوری ساڵێکە خەریکم بەس یعنی زۆرتر ورتر خەریک بووم لەسەر هەموو شتێک تاقیم کردوێتەوە تاقیکردنەوەم بۆ کردووە پێشتر چنینی ترتە کرد وڵاهی کەم زۆر کەم لە خوری ئەوانەیە ئەم کرد بۆ نمونە شاڵ و ئەوانەیە ئەم کرد بەس ئەم کارم تا ئێستا نەکردبوو ئیتر لە سۆشیال میدیا زۆر ئەهاتە بەرچاوم ئاها شتێ حەزی بێ یا بەگەڕێ هەریەتە بەرچاوم ئیتر وەڵا من هاتە بەرچاوم زۆر خولیای بووم حەزێکی خۆش هینم بۆ دروست بوو کە ئیشێکی خۆشەتیە وڵا ئیتر بەردەوام بووم خانمێک زۆر دایئەنا لەسەر قەڵەمەکە لەسەر قوماشەکان لەسەر خوریەکە لەسەر هەموو شێوەکان دایئەنا ئیتر منیش وەڵاوتم خولێکی کردەوە کورسێکی کردەوانێ چکە تازە بوو یەکەم جار بوو شتێکی بڵاو بێتەوە وتم بۆ بەشداری نەکەم وڵا ئیتر بەشداریم کرد و فێر بووم بڵشتی جوانی هێنەوە لەگەڵ زۆر باشە بابەتەکانی تۆ لەسەر چ شتێک دەینەخشێنی دەستڕەنگینەکەت لەسەر چ بابەتێک زیاتر گرنگی پێیا و ئەیکەیت واللهی لەسەر هەمووی ئەیکەین بۆ نمونە بابەتی ناوماڵ زیاتر گۆشەیە ژێرکوبمان هەیە کتابلۆمان هەیە لەسەر تۆت باگ ئەیکەین لەسەر تەسریحە و تەوقە و یعنی لەسەر هەموو شێوەکان تاقیم کردەوە یەکەم جار هەر بەستەر لەسەر گۆشە زیاتر خەڵک ئەیکرد بڵێم دیار بوو منیش یەکەم جار هەر لەسەر گۆشە تاقیم کردەوانە قوماشەکەشی زۆر ناخۆشە یعنی دەست ناکەوێت ئەبێ لە بالە بۆی بگەڕێی چکە ئەو قەڵەمە ئەو خوریە لەسەر هەموو قوماشێک ناکرێت ئەو قوماشی کە بەکاری هێنی چی پێ ئەڵێن وا دەست ناکەوێت لێرە وەڵا هەر قوماشی پەنجنی دڵی پێ ئەڵێن بەحساب پێ ئەڵێن خام بەس خام نیە چکە خام خۆی چەند نەوعێکی هەیە زۆر ناشرینە بۆ گۆشە هینێکی وای نیە اینجا هەر یەک ڕەنگی هەیە بەس ئەمە لە بالەکان ئەبێ قەڵەمەکە لەسەری هینکەیت و تاقیکەیتەوە ئەبێ تاقیکەیتەوانێ بەس ئێستا خۆم شارەزایم فاو پێیا کردو لە قوماشەکەیە چکە ئەو نەم ئیشتیا کردووە ئێستا ئەمان قوماشە ئەمەتیان کرد قوماشەکە هەر بە قزناخەکەی کە پێوەی ئەەکەی قوماشەکە تێکچوو بەس قوماشمان هەیە زۆر تۆکمەیە زۆر جوانە هەتا ئیشی لەسەرکەی خۆشە قوماشیش هەیە دەست و پێ لە هەمووی تێگەیە بە کەڵک نێ کاتە بێت وریابیت لەوەی کە چون قوماشەکە ژێری باشە بۆ ئیشەکە یاخۆت ناکەێت چونکە هینە خۆی ئێستا هەیە لە بازاڕە ئەمە زۆر هەرزانتریشە بەس کە کرد جێک جار کردە خەسالە و تێک ئەچێت بە کەڵکی نایە جارێکتر داینێتوانێت بەس ئەمە هەتا بیشۆی قوماشەکە جوانتر ئەبێت وە قوماشەکەی تۆکمێ و ئەوروپیە ڕژینگیان ڕۆژانە چنێک کاتەرخانەکەی بۆ ئیشەکەتیان ئەو تا بەپی داواکاریەکانە یان تا بەپی حەز و سەلیقە و توانای خۆت ئەگەر فکرێکت بۆ بێت وەڵاهی بەپی داواکاریەکانە زیاتر بەس کاتێکی زۆر یاوێت چکە قوماشەکە ئەبێ پێشتر ببڕی بۆ چ شتێک دەبێت اینجا ئۆڤەری ئەوێت پاشان ڕێخستنی اینجا نەخشەکانی ئەوێ لەسەری بکێشی نەخشەکانی جارێ بەس نەخشەکانیش ئەبێ شەوێکی تاڵی بۆدانی بزانین چ نەخشە بدۆزیتەوانێ و لەسەری بکێشی کەسەکە خۆی نەخشە داواکان جارێت و هاوکاریانەکەی لەوە وەڵاهی ئیوا خۆی داوایەکە یاشە لە پیجەکە و خۆم دامناوە لەوە داوایەکەڵە هەر ئەومێ ئێستا خۆڕێکی زۆر هەیە بۆ منە هەر لە پێنترێسەوانێ هەر لە ڕەنگی ترەوانێ لە شوێنی ترەوانێ نەخشەکەم پێ ئەڵێن و بەپی داواکاری چارە ژنگیان تۆ خۆت خوێندنە تاوا کردویان خاتوونی ماڵەوەی وەڵێ ڕۆژمیێنی تاوا کردە زۆر دوورانی لێ شەکەی خۆتەوە ئەرەوە زۆر دوورە بەزی تر ئاها نەدامەزراندن هەیەونە ئیشێ بە بۆنێ ماڵم ناڵەوە ناتوانین بچیتە دەرەوانێ
ئیترتم با لە ماڵەوە خەریک بم بیرۆکەی ئەوم بۆ هاو یەکەم جا هەر بۆ حەز و خۆلیای خۆم بووتم با فێری شتێک ببم مهنەیە ببم لە دوایی یا بیرم کردەوتم بۆ نەیکەم بە بیزنسەیە کە شتێکی جوانە و تاکە کاتە ئێستا ئەرکی خێزانێکیش لە ئەستۆیە و ئیشەکەش دەگەی ئەرۆڵا هەردووکیان قرس نییە بۆ تۆ یان بەربەست نابێ قرس نییە بەس ئیتر ئەبێ هەردووکی کاتی بۆ ڕێخەی بێگومان هەم بۆ مناڵەکە هەم بۆ ئێستا من دوو مناڵم هەیە ئەبێ کاتیان بۆ تەرخانگەم جا ئیپۆلی یەکیشە ئیترنا ئەبێ هەزۆ زۆ خەریکی یان پێ بکەوە لەگەڵ کاتیان بۆ تەرخانەکەم بۆ هەردوو لای باسێک لەو شتانەکە کە ئەمڕۆ هێناوتەنیان لەسەر شی جیاواز تاقی کردێتەوە حەزەکەم خۆت ئاماژیان پێوێت وەڵاهی یەکەم جارکە ناڵم من بینیم زیاتر هەر لەسەر گۆشە ئەیان کرد بەڵێ و گۆشانەی لەوێ ئەم گۆشانە بەڵێم لەسەر گۆشە ئەمان کرد ئیتر لە دوایە هاوسەرەکەم بیرۆکەی ئەوی بۆ هاوبوو وتی بۆ نەیخەینە سەر ژێرکوب دروستکەین لە پێنجرەوە زۆر ئەمان بینی ژێرکوب تەوقا یاخود تەسریحە ئیتر میشتم وڵا با تاقیکەینەوە کەڤەری مۆبایلیشی تایە کەڤەری مۆبایل تاقیمان کردەوە شتێکی زۆر جوان بوو یەکەم جاریش بوو ئێمە بیکەین ئیتر ئێستا خەڵک زۆر ئەیکات هەم لە ژێرکوب بەس زۆر ئیزعاجە هەتا ئەو ئەبێ ڕێکی خەی ئەو سیکۆتی نوشتەی هەمووی لێبێ دوایە فۆمی لێبێ هەمووی ڕێخستنی زۆر ئەیەت هەکاتی زۆر ئاماژت بۆکە کە هاوسەرەکەت هاوکار دەکات تا چنێک هاوسەرەکەت هاوکار بۆ لەوەی کە دەست بەم ئیشە بکەیت و ڕێگری نەبووە وەڵا ئەلحەمدولیلا چونکە وتی خولیای خۆم بوو ئەویش زۆر هاوکارمە یانی نەخشەکان هەرەوەی کێشێ دەستی وێنەکەشانێکیانێکم بەوەرۆڵە وڵامە زۆر جێ دڵخۆشیانی ئەو هاوکاریە ئەلهەمانگی هەبێت لەناو خێزانە بگومان جاتوان خۆم دەستی وێنەکێشانم هەیە بەس یەکجار وەک ئەونا ئەو یعنی زۆر بە وردی ملیم بە ملیم یعنی ئێستا بۆ نونە گۆشەکان هەمووی ئەپێوێت نابێ لەم سەرۆکەمی هەبێ نابێت لەو سەرۆزیایی هەبێ هەمووی بە ڕاستە ئەپێوێت زۆر باشە جا هەنێک لەوانە پیشانی کامێراکە بیت و بۆ کامێراکەی بەرز بکەیتەوە ئەمە بە پێی خواستی کەسەکان ئێمە زیاتر ئەیکەین ئەمە هەر ئاوا کردم ئەتوانی بۆ ژووری مناڵ ئەیکەن ناوی مناڵەکە ئەنووسن یا لەگەڵ تاقم و سیستەمی مناڵەکە ڕێکیەخەن ئەم قماشەیانمان زۆر جوامە بەس ئەمەیان کردمان وەکو قماشەکە قماشەکە هەر تێک چووە ئیتر بۆ خانمانی زیاتر داوای ئەکەن لەگەڵ فەڕەژیا خۆت لەگەڵ قەنەفەکە لەگەڵ پەردەکە ڕێکیەخەن و ئەیگونجێنن قماشەکە هەم قماشەکە هەم هەمووی خۆیان هەڵێ بژێرن بەپێی داواکاری خۆیان ئەگەر ڕوو بکەیتە ئەو لایەوە بۆی کامێراکە بیگرێت ئەمەیان لا کێشەیە زیاتر بۆ ژووری نستن یا خودت بۆ یەکتاکە قەنەفەی یەکتاکی بەکاری ئەهێنن شتێکی زۆر جوانە ئیتر ئەوەی کە داوای کات بە سێت داوای ئەکات بۆ نمونە بۆ تاقمێکی قەنەفەکانی هەمووی داوای ئەکات ئەمەشمان کردووە ئەمەیان بۆ ژووری نووسن زۆر جوانە ئاوا دەئەنرێت یانی دوو پەپولەکە ڕووی لە یەکتری ئەبێت باشە ئەنی مەزین بێگومان تۆ کۆمەڵک تێچوت هەیەوە کاری دەستڕەنگینی زیاتر پێوی ماندووەبی لە ڕووی نرخەوە تێچووکی زۆری هەیە بۆ کەسێکە بێ بیکڕیان ئەو تا تۆ هەوڵت داوە لەگەڵەوەشە هاوکاری خەڵک بیانی نرخێک دانێک کە بۆ ئەوانیش گونجاو بێ بەجۆرە تێچووی زۆر زۆرە چکە ئێمە ئێستا لێرەیە خوریەک بەکار نایێنین خوری چکە تورکیمان هەیە و ئێرانیشمان هەیە ئێرانەکە زووتر تووک هەڵ ئەیات قماشەکەش ئەبێ بە دوێ قماشێکی زۆر چاکە بگەڕێین ئاسان دەست ناکەوێت اینجا ئەم خوریە بەکار ئەهێن ئەم خوریان تۆزێ باشترە زووتر تووک هەڵ نایانی چەند جار بیکەیتە غەسالەوە هیچ تێک ناچێت زۆر ئەمێنێتەوە ئەویان قماشەکانیش بە هەمان شێوە قماشی وایە وتم باسم کردوتم تێک ئەچێت یعنی ئەبێ زۆر وریایبی یعنی ئەبێ پارێکی زیاتری پێبێ بەس لەبەر خاتری ئەوەی کە بمێنێتەوانێ خاتونی وا هەبوو دوای قماشێکی لێ بکە کە نرخەکەی هەرزان بکەوێت و بەس لەبەر ئەوەی کە زۆری تێنەچێت نەوەڵە ئەوەی کە هینەکاڵێ بەس چاک بێ بەس قماشەکەم جوان بێت زۆر بمێنێتەوە یعنی تۆکمە بێت زۆر باشە ڕێژنگیان ئەو شتانە چێکە ناوتاوە کەرەستەی دروستکردنی شتەکان تا چیت پێویستە گەر باسی شتێ لێرە بکێشین ئەمە تابلۆیەک ئەگەر تابلۆیەکە و کتێبێکە گۆڵێمە نەخشەکەی کێشاوە تیا کێشاوە بەڵێ وەڵا ئەوەم کردم بە تۆزێکی تاوکەم چیمان پێویستە قەڵەمەکەمان پێویستە قەڵەممان پێویستە ئەم قەڵەمەیە بەکاری ئەهێنین خۆریشمان پێویستە و ئەم جافەشمان پێویستە ئەم جافە ئەبێ حەراریە یعنی جیاوازە لە جافی ئاسان بەڵێ گەر بتەوێ بۆ نمونە نەخشەکە هەڵەت کرد تایە بیسڕیتەوانە
زۆر بە ئاسانی بم گەرمی ئەسڕێتەوە بەم ئەو جافانە لە قرتاسیەکانە دەست ئەکەوێ یان لە شوێنی دەستڕەنگینیەکانە هەیە ئەمە بەس لە ئەوانەی کە شتی خایەتی یا بۆ نمونە ئەم ئیشی پانچەیان هەیە بەس لەوێ دەسەکەی ئەوەی دواتەوە ئەمەش بەکارەهێنی لە جواییە بۆ گۆشەکان یاخۆ بۆ تابلۆکان بۆ ئەوەی کە شۆردت یا کردتە خەسالەوە هیچ شتێک نەچێت و خۆی بمێنێتەوەوانە یاکی وەک ئیشی چەسپێک ئەکات کە پێوی بمێنێتەوە پێشترینە کە ئەوەی لێ چۆنی عادی ئێستامان تاقیب بکەرەوە بزانین چۆن ئاوا کە کێشامان چنیمان دوای تەواوبوون ئەین لە ئەم بەشی پشتەوەی ئەو بەشێک کە بەکاری پێشەوەی نییە لی ئەین جاهر حەزەکەی هەر لە سەرتا و مام بچنە بزانین چۆنی ئەیکەیت ئەمە وتمان هینەکەین قەراغەکەی بە مۆری تۆخەکەم و ناوەکەی بە مۆری کاڵ ئەەکەم خۆت ئەو ڕنگانە گونجێنی ئەرۆڵە جا ئەو قەڵەمە زۆر باشە جاری وایە زۆر مەحتەلە بم یعنی سعاتی نیم ساعت بەس خەریکم زانم کام ڕەنگە لەگەڵ چیایەت چ ڕەنگە لەگەڵ چیایەت ئەبێ هینکەم کاریگەری زۆر ڕۆن لەسەر بابەتەکە ئەمە بەم شێوەیە زۆر ئاسارە ئەگەریکێ بێوێ فێر بێت چونکە ئێستا زۆر بڵاوە و لە پێنترسیشە هەموو ڤیددیۆکانە پێ ئەڵێ کە چۆن فێرە بیت باشە ڕژینگیان هەمانە بڵین نەخشی وردە و نەخشی گەورە هەیە یان ئەو تا ئێستا هەر یەک جۆر نەخش دەسەکەوێ هەر وردەکانن لێرە نەوەڵ ئەنواع نەخشی پێ ئەکرێت لەم دیوە لەو دیوە اینجا بارزی هێن گوڵی پێ ئەکرێت بە بەرزتر بە نزمتر یعنی ئەم دەرزە بە هۆستی خۆت گەورە بچووکەکەی تەوانێ درێژەکەی گەورەیەکی تر بەپێی ئەوە نەخشەکەت ئەگۆڕێت جا ئەو قەڵەمەی کە بەکاری ئەهێنی چی پێ ئەڵێن کەسێک بچێتە شوێنێکی خەیاتی کە بابەتی خەیاتی دەستڕەنگینیان هەیە چۆن داوای بکە وڵا ئەمە هەر پێڵەن قەڵەمی پێنج هەر پێڵەن قەڵەمی پێنج ئیتر ئەوانەی کە ئیشی پێنج بکەن یەکسەر ئەزانن یا بۆ نمونە ئەوانەی خەیات و هینەکان دوکانی خەیاتی و لایەنە ئێستا ئەمەگەر تاویکەی ئاها یەکسەر زوو تەواو بێت ئەرۆڵا ئەمە تەواو بێ ئەمە چابلۆی بەڵام ئەبێ ئەمەی هەمووی تەغلیف کرێت بە پشتی شەوانە فۆمێکی لێ ئەین بۆ ئەوەی جوانتر دەرکەوێت و ئەمانی دەرنەکەوێت ئەم بەشانەی پێ هەمووی ئاوا تەغلیف کرێ بۆ تابلۆ هەڵیەواسن جا ئیوایە سێدانە داواکە چواردانە داواکە بە پێی ژوورەکە ڕێکە خات ئیتر ئەم شێوە قزناخەش جۆری هەیە یا حەزی لەم قاوەیە یا بۆ نمونە نەخشی ترمان هەیە شێوی ترمان هەیە ئەنواع قزناق ئێستا ڕەنگی هەیە ئەوەی چواردەوەرەکەشی ئەی بڕیت ئەو زیای قوماشێک ئەمووی ئەنوشتێنی نەوانێت ڕێکی خەین ئیتر هەمووی بە سیکۆتین دایە پۆشین ئەوەش کەڤەرێکی لێ ئەین بۆ ئەوەی پشتەوەی ناشتەوەی دەرنەکەوێت باشە شتێکی قورس کاتبێتە بەردەمت لە ئیشەکەتدا چ نەخشێک بووە یان چ شتێک وای لە تۆ کرۆکە زۆر بابەتێک کە هاتبێتە بەردەمت قورس بووێ بەلاتەوە وەڵایی نەخشێ بوو بۆ برادێکی خۆم بوو کردم جا داوای هەش گۆشەی کرد زۆر پێوی هیلاگوم یەک هەفتە بەس بە نەخشەکەیەوە خەریک بوون یانی نەخشەکەی ئەبووە لە کە ڕاشمان کێشا بوو لەسەر وەرەقەش کێشا بوومانەوانێ اینجا هەمووی بە چکە چوار گۆشە و ئەمانی تیابوو یعنی هەمووی بە وردوردی هەمووی بە ملیم ئەمان پێوە و ینی بۆمانە کێشا تقریبان یانی هەفتە بەس کێشانەکەیمان کرد لەگەڵ ئۆڤەر و قماشەکەی تەرتیبم کرد دوو دەستڕەنگینیش هەیە هەم خەیاتێکیش ئەگەیت و هەم چینەکەش ئەگەیت لەگەی خۆشی خۆی دووریێتی ناوەڵا خۆم نندوری خۆیانمان کەس کردین خۆی نەوەڵا لەوەیان تۆزە هینم تەمەڵم هەتا شتەیە دوورم جاکە ئیشێکی ترە هەبوو دەستی گرتی ئەوی تریان زۆر فریانەکە ئەڵم بە ئەویان فریاکەم بۆ نمونە مشتەرێکە مەحتەنە بێجا ئیوایە کە هینە کات بۆ منێرێ ئەڵێت خوا با زوو تەواو بێ ئێڵم وەڵی خواخوا مەمیش زوو تەواو بێ لەبەرەوەی نامێش لای خۆم بێڵماوانێ ئیتر هەر یەکسەر پەلەیانە تخوا بێت چۆن دەرچێت چۆنین بێ جا یەکسەر ڕسمیان بۆ نێرمەڵەمەوە یەکەم دانی ئاوا دەرچووە بەدەم قسەکردنەوە ئەگەر ئەومان بۆ تەواوکەی هێنیتری شەیە لە نێخانێسا ئەوەی باشانی وەنە تۆ لە ماڵەوەی ئەتوانی ئەم کارە بکەی ڕێژنگیانانی ئەمە بۆ تۆ باشە توانیوێتی بێتە سەر چاوێکی داهاتیانەوە تا لەبەری دوکانێکت نیان ناچیتە دەرەوە ئەمە قورسە بۆ تۆی خانم وەڵاهی بۆ من زۆر باشتر لەبەرەوەی هەم ئاگاداری ماڵەکەشم و مناڵەکانم و هەم ئیشەکەش ئەەکەم لەگەڵیان بەڵام خۆی خۆشە دوکانێ بابەتێکە هەبێ ئەو کاتە کە تۆ شتەکە گەورە ئەەکەی هەوڵی گەورەکردنی ئەی زۆر کاتبیری لەوە ئەەکەمەوانێک کە بۆ نمونە گەورەتری کەم
بەس شتی زۆرتر ئەوێ یعنی ئەم چنینەش چونکە وردە هینە ئیشەکەی وردە ئەبێ یعنی پەلەپەلی تیانەکەیت بە تەنیاش فریان ناکۆم ئەو کاتە یا ئەبێ کاتە کەسێکی تری بۆ بگرم جارێ هەر لە ماڵوانە وردە ناڵە پسو بێ هەر ناتوانێت تۆزی ڕێگریەکانمی ئەوەیە ئی مناڵە جا ئەگە مناڵی کچە هەبێ حەزی لەم ئیشەی تۆ نییە فێری بکەیت بەرۆڵا هەردووکیان کچن وڵا فێر بەکانن چنێ و لەگەڵ هاوکاری لە سو دەست ڕەنگین دەرەچێکتر بەعزە شتێک بۆ نمونە قماشەکان ئەگەر ئوتوکردنیان ئەوێت یا بۆم ئوتووەکات یا چەسبەکەم بۆ لێ بەجای وای بەر قماشەکاکە جا خۆی بەس بەشێکی ئەو کات دەست ڕەنگینیانە بەشی ئاین کاتێوێ بۆ بۆ ڕسم گرتن و دابەزاندنی وتر ناساندنی بە خەڵکەکە ئەوانە چەندێک کاتە بە وەڵا زۆر ئەبێ شوێنێکی بۆ دۆزیتەوانێ زیاتر ئەمە تا ڕووناکی هەبێت و یا بۆ من شوێنی هەتاو بێ ڕەنگەکە خۆی دەرچێ خۆی دەرچێ ئەروەڵا کاتی زۆر ئەویان ئیشەکەم بەلا خۆشە یعنی تەواوی ئەەکەم هەمووی تاواکەم بەس دوای ئەوە ئەڵم ئەهبرا کاتی ئەوە زۆر ناخۆش جا دوسێ ڕۆژ دوای خەم بەس لەبەر ئەوە جا چەندێک ڕێگر بووە لەوەی کە ئیشێکی ماڵەکە یان ئیشەکە دوا بخەیت واللهی ڕێگریم لێ ئەکا لەوانەیە بەس زۆر کات شەو ئەیکەم بۆ نمونە ئیتر لە کەمناڵەکانە خاون دەست پێ ئەەکەم کاتێک کەسێکم لەسەر بێ هەم بە مێشکی مرتاحەوە ئەوەنە هەڵماسم لەسەری هەم باشترم یعنی یەک جاریدا ئەنیشم لەسەری ئیشەکە ئەەکەم جاری وە هەبوو تا دوو تا سێ تا چوار خەریک بووم خانمێک داوای لێ کردم لە هەولێرەوانێ وتم تخوا زۆر نەیخایەنم بۆی زۆر زوو بۆی بنێرم تر لە سەعات چواری بەیانی زوو بۆی هەڵاستام کە ئیتر دوای نوێژی بەیانی نەئەخەوتمەوانەی خەریکی ئەوە ئەبوو چەندێک باسی ئەوم بۆ بکەیت کە بەیانیان زوو هەڵاسی دوای نوێژی بەیانی چەندێک زووتر ئایا بەدەستەوە ئیشەکە ئاسانترە بۆ تۆ لەوەی کە دوانی وەڕۆ خەریکی بیت و مەشغوڵیاتی مناڵ و ماڵیش بیت ئەرەوەڵا ئیتر جاری وایە یا میوانە یا ڕۆشتنێکە پێت ناکرێت لە جوانی ڕۆنە بەس بەیانیانەکە زۆر باشترە هەم مێشکیش و مرتاحە هەم دوای نوێژ ئیتر ئیش زۆر خۆشترە لەش گورسترە لە ئیشکردن ڕاستە ڕژنگە ئێستا مازین کۆمەڵێک خانمی دەست ڕەنگین هەن سپاس بۆخوا هەرمیکە لە بوارەکەی خواتوانێتی بە شێوازێکی جیاواز دەرکێت تەنانەت بوون ئەگەر کەسێک هەمان کارەکەی ڕژین خانیش بکایان من بێمەوە بیکەم سەریقەمان تاوا جیاوازە تا چنێک پێت وایە یارمەتیدانی یەکتر بنە توێسە وتت لەلایەن خانمێکی ترەوە فێر بووی ئەمە تا چنێک گرنگە بۆ خانمان کاوکاریەک بن لە بوارەکانە و بتوان دەستگیرۆ یەکتر بکەن بۆی کە دەستڕەنگینیەک بە هەرێکیان هەبێ دەری بخەن و بکەن بە پیشێک بخۆن بەڵێ وەڵام من زۆر برادرم لە ئێستا لە ئینستاکەی پێجەکەی خۆما زۆر بیان ئیشی ئەوە ئەکەن ئیتر ڕاو بۆچون یەکتری وەرەگرین لەسەر قماش لەسەر خوری لەسەر زۆر شل یا بۆ نمونە لەسەر ڕەنگەکان زۆربەی نامە بۆ نێرێ قماش تۆ لەکوێ ئەکڕێ من لەوێ ئەیکڕم تۆ لەکوێ کڕی زۆر ئاڵگۆڕی ئەو شتاناکە هیچ کێشەشمان نییە چکە ئێمە لای ئەو مامۆستا فێر بووین مامۆستا ڕێزان کە هینە خۆی پێیجێکی هەیە زۆر بمان ئەوانەی کە لای خۆمە زۆربیان لای ئەویش فێربوون ئەویش ئیتر زۆر ناوەڵا کێشەمان نۆشتانیانە جاری وایە دائنیشین باز لەسەر قماشەکەین لەسەر خوریەکە ئەەکەین ڕابۆچینی یەکتری وەرەگرین پێت وایە تایبەتمەندی ئەتوانی بێ بە ئیشەکەشین سەر ڕائەوەی بۆن نەگەر چەند کەسێکی تری شەمان کار بکەن خۆت ئەتوانی تایبەتمەندی بێ بۆ ئیشەی خۆت بەڵێ ئێستا ئەزانین چۆنە ئەمی ژۆک و دەستا وایە ئێستا کەیەکی وایە جای وایە بەس ئاو سەرەنێ زۆر خۆشە لە دەستی ئیواش ئەوەنە خەریکی ئەو چێشتەیە ئیتر چی بکای خواردنەکە بە دەستی خۆش نییە ئەمەش ئەم ئیشەش وایە بۆ نمونە زۆر بە دەوریایی و زۆر ئەم لاولایەکەی جوانیش دەرناچێ ئیتر ئەمەش یەکسەر پێناسی تۆکات چۆن دەستڕەنگینیەکە و چۆن ئەەکەیت وەکو دەستاوە ئەمە وەکو دەستاوەکەی لێتەوانێ ئیتر هەریەکە و بە شێوێکیش ئەیچنێ شێوەی چینەکە یەکسەر لە هینەکە تا ئیشەکە تا ڕەنگیانتەوانێت جاهۆنیان خەم حەزەکەم تاقیب بکەمە بۆ یەچمە لای خاتوڕێژینەوە بزانم چۆنی ئەیکات و جا ئەم بەشەکەت بزیێڕێژناوەژناراکە خواکە فێرە بێ تو هەر لە شوێنی خۆتا ببام بێ مەلاتەوە جا ئەمەش بەرگی مۆبایلەکانە ئەمەش کەڤەری مۆبایلە ئیتر بەپێی مۆبایل دروستیەکەین بۆ نمونە بەس ئەمە هەردووکیان زانم ئایفۆنی 12 پرۆ ماکسە جا ئەمە کەسەکە بۆت ئەنێرێت کەڤەرەکەی یان خۆت ئاڵی مۆبایلەکە چۆنە کەڤەرەکەی بۆ ئەکرێت و لەسەری ئەیچنی چۆن وەڵای تر هەر پێمان بڵێ مۆبایلەکە چییە ئیتر بۆ خۆمان کەڤەروشتەکەشی هەمووی بۆ ئەکڕین هەمووی بۆ ئەەکەین و لەسەر قماش ئەیچنی ئینجا پێ ئەگرین
جالني لنا ونخشاني على جوشة كانها شتي تايبتي برمضان كله جاي لرمضان نزيكين هسه كم دعوة كاريك زوري لسر هبه خلق حزي لبيس بو رمضان شتي تايبت أكرم أم تابلو أنا ما هي بو رمضان بو هالواسين زور جالني تابلو كان بيشاني بي بيشاني بمو أما تابلو كان أما بو هواسي أويتو شهر رمضان أبزان أو شهر رمضان أسوي شان بيشان دي الرنجة كمان تيكال كردوا أما جوشة أوش سرميزة أما جوشة كيكي بله دو گۆشەش بوو یکیانوە لە گۆشە جا با شتەکانتێک بۆ سەرمێزەکەش بێنم پیشانتان بین سەرمێزەکان سێتیشن لە بەرەی ڕەنەکانی ئەو بکەیت ئەمە لە سەر مێزەکەدا ئەندرێت و لەگەڵ گۆشەکانیە وانە بەڵێ ئەمە پێویستمانە ڕەمەزان لەسەری مەزە ڕەمەزان کەریمە باشە ڕێژینگیان سەب هینێکیش هاتۆ جۆرێک لە نەخش هاتۆ لەسەر جۆرێک لە قماشێکن بۆ مارەی بەکارێدا لە ئاهەنگی بۆ نمارەکردن و گواستنەوە ئەوانەیە تاسە لەو جۆرە بابەتانت نەکردووە نەوەڵڵا خیبیانم لەوایانە نییە زۆر بەس ئیشی ئەتەمینیش هەیە ئیشی ئەتەمینیش لەمەوە نزیکە ئەو بە وەکو شێوە بەکرەیەکە ئەیکەن ئەمە تۆزە ئەستورترە بەس ئەوەش ئیشێکی زۆر جوان و وردە ئەوان زۆرتر وردە یعنی زۆر هیلاکتر ئەبی پێوەی ئەمەش بەشی خۆی زۆر هیلاگەبی بەس ئەوان زۆر وردە چکە بە بەکرە و ئەوانە ئەکرێت ئەوەش ئیشی ئەتەمینی پێڵەن ئەمەش هەر نزیکە لەمەوە زۆر کەس هەنێ جار نەخشم بۆ ئەنێرێ کە ئەو نەخشەیە ئەڵێ ئەتوانی ئەوە بکەی ئەڵم کێشەم نییە بەس ئیشەکەی من پەنجە لەوێ ڕێک بزەبت ئەوە دەرناچێت تۆزی ئەستورتر دەرچێت ڕێکی شارەزای نەبێ ڕەنگە هەر بە چاوببینە لێکیان نکاتەوە لێکیان ناکەنەوە ئیتر من خۆم پێ ئەڵەمەڵم بۆی دوای ناڵێ کە کوێ لای بڵێ ئەوە بۆ وا دەرنەچوە بۆ ئەو شتەکەم وانە بووە باشە جا ئەسە من فێر بکە بزانم ئەمە چۆنەکرێت ئەمە بەم شێوەیە ئەەکەیت ئاوا ئەهێنی تۆ نەکەیت یعنی بەس ئەو نێکێکی بە قماشەکە و دەریهێنیتەوە بەڵێ بەس ئیتر ئیوە ئەمە ئەسا من خۆم خوشکەکەم تا ئێستا فێر نابێ ئەڵێ ئەمە هین نابێ با من تاقیب بکەمەوە هۆنی ئەمە تۆ بەخۆ ئەترسم بۆی خراپکەی لە نییە چێکە هەستەکەم هەر لە ئێستا خراپم کرد بە غەڵەتی بڕۆی جارێکم جان خۆشم یەکەم جا کە فێر بووم زۆر قماشم سەقەت کرد جا لەوێ هەستەکەم غەڵەتێکم کرد نانە باش ڕۆشتی باش ڕۆشتم باش ڕۆشتی جامیش دایکم دەزڕەنگینە بەس من حەزم بە دەزڕەنگینی نییە کێشەکە ئەوەیە بڵێ زوو ئەیان کرد لەسەر ناڵەمە گوتم نەخشی ئەتەمین زوو بۆ سەرسەر جابا لێت تێک نێم نەوەک دوای ئەمە هەڵنەوەشێتەوە کێشەی نییە بۆ سەر سەلاجۆ و تەلەڤیزۆن ئەو شتانە ئەیان کرد دایکم و ئەوانەمان ئێستا من خۆم کەسی خۆم هەیە ئێستش ئەیکات ئەو ئیشی ئەتەمینە هەر بە بەکرە کراوە بۆ سەر سەلاجە ئەو شتانە بکەن بزانم هەدێکیشە بۆ ئێمە هێناوە ئەوڵا هەدێکیشم بۆ هێنان تری وازارم بەدڵتان بێت جابا هەدێکەمان بکەینەوە هەرچەندە کاتی بەرنامەکەشمان بەرەو کۆتایی ئەڕوا هەتا من هەدێکاکەمە تو ئاماژەی بە پیجەکەت بدەی بزانم پیجەکەت ناوی چێ بۆی ئەگەر کەسێک حەزی کەشتت لێ داوا بکات لە ڕێی پیجەکەتەوە لێ داوا بکە وەکو خۆ دوتت هیچ شوێنێکرد نییە دوکانێک یا پشتەی وەی سەردانە بکەن پیجەکەمان بە ناوی ڕێژن کەمپنی دڵەوەیە ئیتر بە ئۆنلاین ئیشەکەین ئێمە ئەوەی کە دروستی کەم و لەیە بڵاوی ئەەکەمەوانێ هەچ کەسێکیش پێویستی پێبێت بە دایرێکتەوە پێمان ئەڵێت و بۆی ئەەکەین ئیشەکە بۆ هەموو شوێنێکیش ئەیکەن ینی دەرەوەی شار ناوەی شار شوێنێک هەیە جا ئەمە لۆگۆی پامی کردێتەوە دەستچاوێت زۆر سپاس دەکەین بەڕاستی هیلا بوو شتێکی زۆر جوان دەرچووە زۆر مەمنون سپاس دەکەین دەسەکانە خۆش بێت ئێمە کاتمان نەما ڕێژینگیان دووبارە سپاس دەکەین سپاس بۆ ئەو شتە جوانانی کەم ڕۆ لەگەڵ خۆت هێنا خۆتت ماندوو کردوە ئەزمموی خۆت بۆ دڵنیان بۆ زۆرێک لە خەڵک گواستەوە بە تایبەتی ئەو خانمانی کەیانەوە دەرکەون لە بای دەستڕەنگینیە سپاس بۆ خاص دەستڕەنگین کە لەم ڕێژینگان زۆر سپاس دەکەین